لەژێر چاودێری و بەسەرپەرشتی مامۆستا لوقمان سعید سەدیق بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر وەک سەرۆکی لقی ئەزموونی پارێزگای هەولێر بەیاوەری یاریدەدەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان کۆبەوە. ئێمە وەکو خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوەکانی خولی دووەمی پۆلی 12 ئەمڕۆکە بە پێویستمان زانی وەکو لێژنەی لقی پارێزگای هەولێر بۆ ئەزموونەکان کۆبوونەوە ئەنجام دێن لەگەڵ لێژنەی پەروەردەی قەزاکان سەبارەت بە چۆنێتی خۆ ئامادەکردن بۆ ئەم تاقیکردنەوەی کە لە 23 2025 ئەنجام دەدرێت. سەبارەت بەو بابەتە ئێمە چەندین ڕێو شوێن بە مەبەستی تۆکمەکردن و پاراستنی هۆڵەکانی تاقیکردنەوەکان لەم کۆبوونەوە باز دەکەین و تاتۆی دەکەین و سەبارەت بە کارە تەکنیکیەکان کە پێویستە ئەنجام بدرێت لە ڕووی دابینکردنی ئاو و فێنکەرەوە لە هۆڵەکانی تاقیکردنەوە بۆ ئەوەی کەشێکی ئارام بۆ قوتابیان بڕەخسێنین بە مەبەستی ئەنجامدانی تاقیکردنەوەکانیان تا بتوانن لە کەشێکی ئارام تاقیکردنەوەکان ئەنجام بدەن. بۆ ئەم مەبەستە لێژنەی فەنی لە بەڕێوەبەرایەتی پەروەردەکان دامەزراوە و بە سەرپەرشتی لێژنەیەکی باڵا فەنی کە لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێرە بە مەبەستی بە دوواداچوون بۆ ئەم بابەتە وە کارەکان ڕۆژانە لەلایەن ئەم لێژنەیە ئەنجام دەدرێت لە هۆڵەکان بە مەبەستی ئامادەکردنی هۆڵەکان بۆ تاقیکردنەوە چ لە ڕووی ڕووناکەرەوە بی، چ لە ڕووی فێنەکەرەوە بی، چ لە ڕووی دابینکردنی ئاو کە زۆر پێویستە لە کەشێکی گەرم داین ئەو بابەتانە پێویستە ئەنجام بدرێت. لە کۆبوونەوەکەدا باز لە خۆ ئامادەکردن بۆ پرۆسەی تاقیکردنەوە گشتیەکانی ئامادەیی خولی دووەمی ساڵی خوێندنی 2024-2025 و سەرخستنی پرۆسەی ئەزموونە گشتیەکان و پێداویستی هۆڵی ئەزموونی کرا. بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر وەی ڕای دەستخۆشی لە ئامادەبووان هیوای سەرکەوتنی بۆ خواستن و ئامادەی نیشاندا کە هەموو هەوڵێک دەدەن بۆ ئەوەی پرۆسەکە بەبێ کەم و کوڕی بەڕێوە بچێت. کامەران تاهیر، کەناڵی پەروەردەیی هەولێر.